شتێکی زۆر غەریب لە بجەرمەوە ئەمن عملیاتی مەعیدە بڕینی خۆم کرد خەڵک ڕوحی چووە لەو عملیاتەی دەرێن زۆر گەورەیە ئەمن گوتمە دکتۆرەکەی دکتۆر دەمێ ڕۆژی جمعەی بیکە پاش خوتبەی سەعات 2 وتی باش نێژی نێورانیم کرد خوتبەم تەواو کرد چوومە خەستەخانەی پێشتر فحوساتەکانم کرد و چوومە عملیاتی ئێوارەکەی گوتمە خێرزانم ئەتوو بڕۆ مارێکە چکە و کاتی دادیاری کوڕم پۆلی 6 بوو گوتم بڕۆ مارێ بە هەر نەزان ئەمن عملیات دەکەم لەسەر کوڕی ئەرزی نەخۆشکم دەیزانی عملیات دەکرم نە برام دەیزانی نە داکم دەیزانی نە منداڵەکانی خۆشم دەیانزانی باشە ئێوارێک گوتمە خێرزانم بڕۆ مارێکە گوتیان کابابەت بری لە خەستەخانەیە ئەوان هەر فکران لە بۆی ناچکە ئەمن عملیات بکرم چکەم زۆر بێکات لە خەستەخانەی مۆشتانە چۆ مارێکە دکتۆر کاوە باجەلان چکە دکتۆر کاوە باجەلان دکتۆر ئامانز خێرزانم ئەو کەسە دەیانزانی دکتۆر کاوە باجەلان دەوری سەعات پاش دەیشەوێت تەلەفۆن لە خێرزانم دەکا لە هەواڵی من بپرسی دکتۆر دلێر کووە گوت وەڵا نازانم کۆ دێت لە گەرینی چی لەگەرە گوت وەڵا کەسی لەگەر نییە ئایکو بەزی تێشتی گوت وەڵا گوتی بڕۆ مارێکە کە بەنز بەریدا گوتم بڕۆ ماری دکتۆر کاوە گوت بێ خێرزانی ئەمن ئەو شتسمەکەن دکتۆر دلێری هاتێک نەمن دیتم علاقەیشمەکی هینا بوو ئەو شولەکەنە تو دەبم ئەتوت بێ کەسی بێ برای ئەم برای تومە کاکە ئەمن حەزم لێنی ئەزەتی کەس بدەم طبیعەتی خۆم ئەو هالەیە ئەمن ئەوان پێ خۆشە ئەوە جەڕەسیە پارەی خۆمدایە خەستەخانە ئەوە ستافێ و کارمەند ئیش دەکەن و پارەی خۆمدایە کاچی خۆم جەڕەسی لێ دەدەم و سەحەتم باشە و بۆ خۆم دکتۆرم لە ئیشەکەی دەزانم و هیچ پێویستم پێ نییە هەندە قسم لەو قەنەعەت منە ناردم و مارێکە لە بۆ سبەینەکەی دکتۆرەکە کە ئەوەی عملیاتی کردم گوتی دکتۆر دەبێت 2 هەفتە ڕێز دەبێت دکتۆرەکەی خۆم گوتی دەبێت 2 هەفتە ڕێز بێ بەڵام ڕێز لەکنە من مردنە تێدەکەی ڕێز تەرنیە ڕۆژی شەمووی ئەمن خەفەر بم لە تەواوی ڕۆژ ئاوای گوتمە دکتۆر سالار مانسووری ئەگەر نەمتانی دکتۆر کاوی دەنێرم لە جێی خۆم ئەگەر نەمتانی گوتی باشە یعنی بۆ بجێکەم فەراغ نەبیتن لە بۆ پێش نێژی نێورانێکە وەچی دکتۆرەکە هات ئەم دەست نێژم دەشوشت خۆم حاضر دەکرد لە بۆ نێژی نێورانێکە وەچی هات گوتی وەسعت کۆ گوتم زۆر باش مەر مشکلەم نییە گوتی 2 هەفتەی سەرحەت بکەیت گوتم سەرحەتی ناوێتن خەمی من نەبیتن هەتا ئێستا یەک جار تەلەفۆنم لەگەر دکتۆرەکە کرد یەک جار هەر نەچمەوە کنی یەک جار تەلەفۆم لەگەر کردیە تێدەگەی کە عملیاتێکی ئەوها گەورەم لە بۆ خۆم کرد لە بۆ عەسرێکە تەلەفۆنیانکە گوتیان 6 عملیات هەیە لە تەواوی ڕۆژ ئاوای گوتم باش سواری شارێ بووم چوومە خەستەخانەی عملیاتەکەم لە ناو تەواوی بووم دکتۆر ئامانج بورهان تەلەفۆنی لۆ کردم ئەلەسەس بێ سەردانم بکاتن بزانن لە خەستەخانەی مامە یان لە مارێمە گوتی لە چێن دەری گوتم لە تەواوی ڕۆژ ئاوایمە وای زانی وەزعم تێک چوو چکە دێزانی ئەم لەوێندەر عملیات نەکرایمە لۆ چ بوو گوتم نانە هیچ نییە عملیات لۆ عالەمێ دەکەم خەریکی ئیشێمە یانی ئەو قائمەم هەیە و عملیاتی دەکەم دکتۆر ئامانج بورهان ئەوە کە ناویان دەرێم ماینە لە ژیانن تەلەفۆن لێ دکتۆر کاوی کرد گوت بەرێ دکتۆر دلێرەیە تەواوە دنیا عملیات نەکرا گوتی بەرێ وەڵا کورە گوت تەلەفۆن لێ کەم دەری خەستەخانەی عملیاتی عالەمێ دەکەم یعنی دکتۆر کاوە باوەڕی نەکرد دلێ پەراسی چێ خەستەخانە گوتم ئاچووم گوتم هیچ عیبم نییە و فلەبەرەوەی ئەو ڕێست و ئەو ئیستراحەت هەیە دەگەرێتەوە سەری هیمەتی کەسەکەی ئێ باشە عملیاتی مەعیدە بڕینی عملیات خاصەیە عملیاتێکی گەورەیە میهرەبانی دڵسۆزی و لێزانی